دڵبەر و مەی تەمەن بەسەر چوون هیچە بێڕەنگی مەی و دەنگی بلور بوون هیچە ئازا و بە دڵخۆشی بژی چەند ڕۆژێک ڕابوێرە لە هیچ بیر مەکە گەردوون هیچە بە ناوی خوای گەورە و دڵۆڤان جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانی ئێمە لە قوڵای دڵەوە لە بەرەبەیانێکی یەکجار گەرمی هاوین لە سەردەشتی سەربەرز و سەرسەوزەوە پێشکەش بە تاکتاکیەوە بینەرانی خۆشەویست و ئازیز لە هەر شوێنێکەوە لەگەڵمانن هیوادارم لە ساغ و سڵامەت و لێو بەبزە بن ئینشەڵڵا. تەواوی دیمەنەکانی کوردستان لە هەر کات و ساتێکی ساڵدا جوانی و دڵڕفێنی خۆیان هەیە ئەو دیمەنە جوانێکە لە پشتسەری من دەیبینم بەشێکە لە سروشتی جوانی ئاوایی بێورانی خوارێ هەڵکەوتوو لە 9 کیلومتری سەردەشتی سەربەرزەوە سەر بە بەشی ناوەندی پێم وانییە کەسە بوو بێت هاتبێت بۆ لای سەردەشت و سەردانی ئاوایی بێورانی نەکردبێ هەر لەبەروەش ئێمە و ئاواییەمان هەڵبژاردۆ ئێستاش بەیەکەوە دەڕۆین میوان دەبین تا زیاتر خەڵکی ئاوایی بێوران و ئەو سروشتە جوانەی بناسی. هاتنمان بوونی و ئاوایی بێوران دیتماندا خانمێکی خۆشەویست و ئازیز کەوشی ئادیداسی دەبەر کردو و پاتۆڵ لەبەر دەی هەوێ بڕوا هاتین پێشمان پێگرتمان دایجانەوە بۆ شۆ دەڕۆی دا ئاشتی وەڵام منەوە دەڕۆم بۆ هەوارە جا ئەمەش لێرە معتەلمان کردووە هاتوین دانیشتوین بڕێک باسی ڕابردووی خۆیانمان بۆ بکە هەڵبەت لە یادمان نەچێ مامە مەحموود هاوسەری دا خانمیش ئەوە لە نێو ڕەزانە داش دەیست بچێتەکەن کوڕەکەی بۆ نێو هەواری سڵاو لێ بەدا عایشە گیان فەرموودەی باشش کووردا سلامەتی خڵات چاکت بۆ بکە خەوس دا عایشەجان وەلەدی ئاوای بێورانی باڵێ هەر لێرەش و زەماوە ئەرێ وەڵڵا دەیدا عایشەجانەگویا بوومان باس کە بزانین دەورانی منداڵینگۆ ئاوای بێوران چۆن بوو چەند ماڵ دەبوو 200 ماڵ بێەوەی وەختی ئەلان چەند دەبێت ئەلحاڵڵا زۆرە ئەلحاڵ زۆرە زادا هۆیەکەی چ بوو دەورانی منداڵینگۆ و ئاوا 200 ماڵ بوو بێ یەکجار زۆرە هۆیەکەی چ بوو کە ئاوە زۆر بوو بەرەوبەر هەموو هەر بێورانە ئەو بەرەشە لەگەڵ یێرەیە لە خزمەت و دام دا کاروبارتان چ بوو دەم زمانی زوو لە ئاوای بێوران کاروبار و چ بوو زاکە تیرە و دارهێنان و مەشکەژان و ئەو نەوحەشتە بوون خان و بەرەشتی و دەم خەدیمی بێ بەرندە کرد و لە نێو باغی و شتیوان دەکرد چەند وەختە دەستنە هەواریدا وڵا لە مێ ساڵە لە قەدیمڕە هەر چوون بەڵام منەرە ساڵ چوون لەگەڵیان ساڵانە گۆل لە نێو ئاوایی دەمانەوە چێ دەیبردن چێ دەیبردنەدی هەوارچەکان چێ بوون دەڕۆیشتن زایوا ماشینیا پێ و دیان بن بۆیە پس هاتو چۆ دەکەن هات سوێ دەکەن دەست نەچۆستانی چۆ جەماڵدین سەر بێرەیە جەماڵدین چێلێ باشە داخانەوە بە پێیان دەڕۆشتی ناوەڵا بە ماشێنەیە ماشێن چێ کوڕەکان داهاتنەوە بە بەڵێ زۆر باشە دا بڕێکمان باسی ژیانی هەواری بۆ بکە بزانین لەوێ چۆنی دەگوزارێنن وڵا لە جەماڵدینی بەخۆشی دەگوزارێنین بەوانێکی ڕادەبوێرین بەخۆ چۆن مەسەلەن لەوێ چ دەکەن ژیانی هەوار چ خۆشی هایەکی مەوانێک دەکەن پەنیری دەکەن و مەڕان دەدۆشن و چەند سەر و مەڕێدایش ئەمە 50 سەرێکە بە هەموو شتێکەوە ئەی لە خودای بە زیاد بێ عەرەبێ هەر بۆ خۆ بەزن و کاری لەو بەرخۆڵ هەموو شتێکەوە بەوەردە درشتەوە ئەرێ وەڵڵا لە خوڵای بە زیاد بێ عەرەبێ پڕۆس قۆڕۆزی بن ئینشەڵڵا دەیدا بزانینەوە شیرەی دەکەی بەچی بۆ دەستە جوانانت وڵڵا دەیکەین بە ماست و دەی شیرەکەی دەکەین بە پەنیر و وەڵی دەپازنین و ئەدێ لە ڕاوچی دەکەین و دەسەتڵی داوین و دەیهێنینەوە لێرە شوێ بن سەنجی دەدەین و بن بەردی ئەرێ وەڵڵا لێرە پەنیر و شتەکەی داخنەوە لە بنەرزی دەنێن ئەرێ وەڵڵا لە ماڵێ دەیدا جەنجاوە هەر بۆ پێداویستی خۆتان دەبێ یا فرۆشتیشی پێ دەکەن یار بۆ خۆ بۆ فرۆش نیە بۆ خۆ ئەدێ وای بە زیاد بێ عەرەبی دەی زستانە لە نێو ئاوای دەست دەکەن دستانانیش بە پرێدە ماڵین و
ئەدێ سۆڵێ دەشتێنین و ئەدێ لێرە بەفری زۆرە ئەری وەڵا بەفرێدە ماڵینە دێ تاچۆکان لە بەفریدا دای ژیان فەرمون لێرەتان زەماوەند کردووە تەمەەن چەندە بۆ گە زەماوەندت کرد تەمەنم 24 ساڵ 22 ساڵ ئاوە لەگەڵ ماماغایەکتتان دەناسی پێشەکەینەوە بینەتان هەبوو ئەرێ وەڵات چەند وەختان ئەگەیەک دینە ناسی لە شوێیتانی وە سەر بەخۆ پێدادەدا وایە واق بەجە نابتە چەند وەختان یەکتر و دەناسیدا ساڵێک ساڵێک دەی دوا ماماغا چۆن نردەخواست بێنیەوە چێ بۆی نردەخواست بێنی هێزا ڕسپی نردوون ویدی دو ئەو نەماونەوە ڕسپی دەمیان دەڵم نردین بۆ خازبووینانم گوتوم گوتێتی دەیکەی گوتومە ماڵن گۆ ڕازی بووندا دێ خۆ داوایژم بەژ نوشتیان ناوەڵا لە خڵای بە زیاد بم پەش دیارش کوژیانتان خۆش بە لە سەرەتاڕەدا زۆر دەیدا دووە بڕێکمان بۆ باسی شایی و بەزم و ڕزمام بکە کەنجیان جۆستێەوە چەند وەخت بەمارەکرایی ما بوو شای نەگرتو بۆچی بۆچی نەوگر بۆچی شاوی نەگر قەت ناسمەرە شاویشتیش وەختی خۆش پێت خۆش نییە ناوەڵا هەر پەژیوانی لە دوێ ئەندێڵ پەرین بۆ چ دەبێت مامەستانە یاری دەڵێ ناوێڵ لەعانیش لە نەزەردا عایشەوە هەڵپەڕینەوەوانە دروست نەبووە دەیدا عایشە گیان کە هاتی ماڵە ماماغای چەند سەر بوونەوە بە ئیسلام و ماڵەشان سەر بوو خاو خێزانە وڵای جا دوسێ شوبرا بوون و دوو براژن بوون و پێکەوە بوون و سێ چوار شوبرا بوون وەڵانی شەمالێک بوونەوە ماڵە خۆیان کردو فقەتە من ماوم پێکەوە باش بوون تەواوڕە بوون کاروبار و پێکەوە دەکرێت چۆن ئەی وەختی خۆش بوو بە خێستانە بوو زمانی وەختی خۆشتر بوو لە الحان بۆچیدا والله الحان زمان پیس بووە حالم بێڕەحم بووە بەخوای قدیم ئەو هەموویە بووندە ماڵەدا بە قەولی کابرا دڵ نێوان ناخۆشیشە بەهار بینی خۆتان هەل دەبوو تەواو دەبوو کەس پێی نەدەزانی ئەرێ وڵا کەس پێی نەرەزانی بەرێ وڵا چەند منداڵتەدا والله پێنجمان چەند کوڕ چەند کرد چوار کوڕ کچێک خدا پێت بێڵن یا ڕەبی داودا مەزراو بوونەدا هەر پێنجیان ئەرێ وڵا هەموو بەژن و ماڵ بوون خدا پێت بەمێر داوە خدا پێت بێڵن یاڕێک بۆ ببن بەداری بەری دەبێ مێردی بکەن و دەبێش نێبێن و نەخشەبێ لە تۆش و خڵەیە بێ بێوران و قوربان مەمنونم هەر سەرەتا هاتم داخانم لێ پرسی زەماوەندت کردو یانا بە قورباند بم دای جابڕێکمان بۆ باسی منداڵ بەخێوکردنوشتی زمانی قەدیم بکە ئەلحان کابرا لە ماڵەدا چەند نەفەرە بە هەمویانەوە منداڵێکی بەخێو دەکەن و بە قەولی کابرا دەڵێ ئێستا دەفریان ناکەون زمانی زوش کابرا هەر منداڵی بە دوایەکدا دەبوو هەر ماڵێکە دەچوو دووسێ منداڵی چکۆلە و شیرە خۆرەی لێبوو ئیوا بوو جا ئەڵڵای جات بوون و دی بە شیر ملکەم بەخێو کردوون و بە زەلیلی و بە ماڵوێرانی و بە فەقیر و هەژاری و بەڵا الحان الحاش کرد حالم چاکە الحاش کرد هەموو کەس داوڵەمەندە و هەموو کەس کردبوونی هەیە و خان و بەرەی چاقێ و منداڵێک لە کۆڵی دەدرا منداڵێک بە باوەشەوە کابرا دەچوومە لەسە قەلان دۆشێم دادەنان لەسە قەلان دۆشێ دێ بە کۆڵێم دادەدان و کۆڵشم بە کۆڵەوە بوو نەدەگریا و منداڵە هەڵ نەدەستا آخر شیرێکی بوێنانیە ئاگە دەگریا لەگەڵیدا دەنیش و شیرە ملکەم بەدەستەوە دەمدەیە بە مەمچی لایەکی ساکشت بۆ دەخێندە خەوت دەکرد ئەرێ وەڵڵا دادا بۆ مام خێنم زای لایەت چۆن بۆ دەکتارم بەخوای ئەوی نازارم بەسەری دایش دەڵم ئەگە خوددا عومرێکی دووبارەت بداتەوە ژیانی ئێستات پێخۆشترە یا ژیانی ڕابردوو ژیانی ڕابردوو بۆچی وەڵا بۆی ئەی وەختی خۆشتر بوو باشە بۆچی خۆشتر بوو خۆشترەیدی ئەگەی وانێ و کەوتی هەر ناخۆشەوە ڕۆژ بۆ ڕۆژێ دەڕێ خۆزگەم بپارکە دادایە هەر بە خاتری ئەوەی بووکە هەر بە خاتری ئەوەی بووکە و دەم جحێڵ بوون یا ژیانی خەڵکی وەزی ئەو دەم بە قەولی کابرا ڕۆژگار فەرقی دەکەی وەختی دایک و بابم هەبوون و خۆشتر بووی دێلحانیشتانگە دایک و بابشتە خۆت نەما خدا لێیان خۆش بێ ئیشەڵام درێژیان بۆنگۆ بەجێش بێ خۆشەویست و ئازیز داینێکێک لە تازەلاوانی هونەرمەندی ئاوایی بێوران سلااو لێ بە کاکەجان سلام بەخۆشەی خوش باشیش کورد سلامەتی خزمەتدام من کاکە ئاراجیان زیاتر خۆ دەناسێنی بەڵێ من ناوم ئارەیە ئارای ئیسماعیلی خەڵکی ئاوای بێورانی خوارم تەمەند چەندە 16 ساڵم تەمەند درێژ بیاخدا پۆلی چەندی وەڵا پۆلی 11م دەخوێنی ناوەڵایی دەستم یاگرتەوە ساڵ بۆچی وەڵایی نازام
ئەو ساڵی دیالاقەم پێ نەما و گوتم گەواشناکەین یەکەم کارێکی کەم ئێستا خەیاتێ دەکەم چەند وەختە خەیاتێ دەکەی؟ وەڵی تقریبا 9 مانگ دەبێت قەلب ساغ بە ئیشەڵا بەڵام هیوادارم لە پەناکار و بارەکەتدا کە ئیشەڵا تێدا سەرکەوتو دەبی درێژە بە دەرسخێنەکەش بدەیەوە وەڵی بەنیازم ئەو ساڵ پێ بکەمەوە ئیشەڵا بە تەمای خودای خاتی لە چۆ فێربووکە کەژیان وەڵی لە سەردەشتێ تۆ گریت پێی هەبووە دوای کەوتی بەڵێ قەلب ساغ بە ئیشەڵا لەناو ئاوای خەیاتی داناوە ناوەڵ ئێستا بخۆم شاگردم لەوێ شاگردی دەکەی هەر قەلب ساغ بە ئیشەڵا جا کاکارە خۆشەویست و ئازیزمان یەکێک لە هونەرمەندانی ئاوایی هەر وەک دەبینە شمشاڵی بەدەستەوەیە کاکاراجیان لە کەنجێوە دەستت کردو بە شمشاڵ لێ 5 ساڵانە بوو مەگالاقم پێ پەیدا کرد چۆن بوو هۆگریت پێ پەیدا کرد وەڵی یەرەگە چام لێ دەکرد لە تەلەڤیزیۆن ئەوانەدا بۆ خۆم علاقەم پێ پەیدا کرد دوای بۆ خۆم لە ماڵە سازم کرد بە میلێکی مێنا بۆ خۆم دوای بە بزماران لێمدا و جێکنوشتەکەم ئامادەکردن لە تەمەنی 5 ساڵیدا بۆ خۆمان دوای وردە ورداکە علاقەم پێ پەیدا کرد وردە فێر بووم دەستم بۆ خۆم کڕی من شم ساڵ چاترم کڕین کەنجە بە باشی فێر بووی دوای چەند وەختان وەڵی ساڵ بە ساڵ چاتر فێر دەبووم بژیشەڵا دەی زیاتر لە چ جێگا هایەک لە چ کۆبوونەوە هایەک شمشاڵ وشتی لێ دەدەی چێ لێ داوا دەکا لێ بدەی مستەماعی فەرەنگی سەردەشتە لێم لێ داوا مەسەن ئەو سەدا سیمای دیکاتون کاکەورایان پێ معرفی کردوم لێم لێ داوان لەناو ئاوایی وا هەیە ئێواران دەمی ئێواران بە تایبەت لەو سروشتە جوانە دابێن و کۆ ببنەوە لە دەوریە کەم وەخت ناکەن لەبەر کاروبار هەر قالبوو ساغ بە ئیشەڵا بەڕاستی کە فێربوونی هونەری مۆسیقا هەروە کاکارە خۆشەویست باسی بکرد ڕاهێنانێکی زۆری دەوێت و ساڵ بە ساڵ ئینسان تێدا سەرکەوتوتر دەبێت بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی شمشاڵێدان و نایلێدان بینە خواردنەوەیە کە کاری هەرکەس نییە ئێستا با بزانین کاکە ئارە تا ئێستا بینەی خواردوتەوە کەنجێ وەڵی تقریبا 3 ساڵ 4 ساڵ لە پێشەوە کە فێر بووم وەختێکی توولی کێشارەوە زۆریش هەتا فێری بووم دەی چه هەست و حاڵێکت هەبوو چۆن بوو وەڵی هەستێک زۆر خۆشمە بیدی تاوایەکەم حولم بۆدا فێری بووم ئیدی لەوەی ڕاهێنان و تەمرینێکی زۆرت بۆ کرد تا بینەت خواردەوە هەر زۆر هەرژی سەرکەوتوبی ئیشەڵا دیارە کاکارای خۆشەویست و عازیز بۆ حەسانەوەی خۆی دەست دەکا بە شمشاڵ لێدانێ ئەرێ کاکارە دەڵم تا ئێستا کلاسی چوویە باڵە تقریبا 2 ساڵان چووم کەنجێ وەڵی ئەو دەمیش هەر 4 ساڵ لەرەوە پێش بوو تقریبا 4 ساڵ لەوەی پێش 2 ساڵ چوویە کلاسێ چ کاریگەریەکی هەبوو لە سەر شمشاڵ لێدانە نۆتەکان بووم دیوان لێکم کردەوە مەسەن شمشاڵ چۆنە و چۆن نییە و لێ شارەزاتر بوو بەڵێ هەربژی شەڵاواتی سەرکەوتنت بۆ دەخوازم کاکەی جان جا ئێستا میوانمان دەکەی بە هەوایەکی خۆشی شمشاڵ فەرموون
باغەکانی ئاوایی بێورانی خوارێ باغ کە چارسکەم کە دێنێەوە باغا لە هەزدارە میوەیەکی کە بیرت بۆی بچێ لێرە پەیدا دەبێ هەندێکی دیکە کە هاتی نەسەرێ تووشی ئەو خان و باغە خۆشەی بوون تووشی ئەو بەرهێوانە خۆشەی دیتمان کاکە هەمەی خۆشەویست و عازیزیش لێرە دانیشتۆ چلەوەی باشتر هاتین لەلایەن دانیشتین و پێکەوە چایەکشمان خواردەوە ئێستا دەمان هەوێ هەندێک باسی ژیان و ڕابردووی ئاوایی لە زمانی کاکە حەمەیەوە ببیسین سلااوت لێ بە کاکەی جان سپاس دەکەم یاخوا بەخێرن سەر چاوەکان چاو خۆش بێ باشن شکر الحەمدلای بە کەیفن سلامەتن هیوادارم هەر دەخۆشی داوم سپاست دەکەم یەک دنیا مەمنون کاکە حەمەی گیان زیاتر خۆتان دەناسێنن بەڵێ سپاس دەکەم ئەمن هەمای مام خزین پێڵن شۆرەتن محەممەدی پیرۆتیا تەمەنم 51 ساڵ و 5 مانگم خەڵکی ئاوای بێورانین ماشەڵڵا چەندە دەقیقیش هەر تەمەەن درێژ و لە ساغ بنیشەڵا کاکە حەمەی جان کاکە حەمەوەلە دیاوای بێورانن بەڵێ خەڵکی بێوری خوارین ئەرەوەڵە باو باپیر و شۆر خەڵک بەڵێ بابن دایکن باپیرن هەموو خەڵکی ئێو دێن بنەچەکەتان هەر لێرە بووە جاکاکە حەمەی جامڕێک بۆمان باسی ژیان و وەز و گوزەرانی ئاوای لە ڕابردوودا بکەن چه ئەوەی بەبیری خۆتان بێت چه ئەوەی بابوو باپیرتان بۆ ئێوەیان جێڕابێتەوە وەڵا ئەو دێ بێوران لە پێشدا کە دروست بووە ئەمن کە بیری خۆم دێ هەموو ئاژەڵداری بوو لە دواییدا کەوتین کە و ڕژیمی شای ڕۆیی بۆ بە محاملە و ئەو خاساخسی شویان دەکرد ئەمە لە پێشداش کە ئەو دێ دروستبوونی ئەو دێ مام حوڵایکی لێ بۆ خەڵکی وەرتەنە 128 ساڵ بوو ئەمە برادێکن لێ شەیری بۆ خۆ هاواری کرد گوتی ئەمن کە لە بێوران خەڵکی بێوران دروست دە باپیری مە گوتووە 4 نەفەر بوون لێرەکان و 4 دانەبرابوون حەمە بووە ئەحمەد بووە حوسێن بووە خدر بووە گوتی ساڵی گرانی کات سێ کچی خەڵکی سنەی هاتن بۆ ئێرەکانە بە نێوی ئاشوف هاتن و مریەمان گوتی ئەو کچانە مریەمە مێردی بەو وانەکەی کردووە بەو حەسەنەی کردووە کوڕی دە حەسەنی زۆر بێحار بوون زۆر شەڕودەڕ بوون گوتیان کاکە منداڵی زۆر بوون هەرچی شت ئابەزمەکە دایانوەڵا ئەوە چی بۆ کارەکەت وڵا هەتووی دەبرێم سنێ مەرەسەنە ئەلۆرا پەیدا بووە ئەلعانیش تاقمێکنەوە لە عێراقن و تاق دەوری 100 ماڵی لەسەر دەشتێ و 300 مال لێرێ و 6 ماڵیشنەوە لە خاریجە و ئاوا بڵاو بووین کاکە ژیانجا ئەوەی کە گوێڕاتانەوە دەبێت هی چەند ساڵ لەمەوبەر ئەوەی ئەوەندێک کە بووان باسکردبن وڵا ئەوە زیاتر لە 350 سال 400 ساڵی دەبێ چون ئەو زمانی سەفەویەکان کە بەزم بووە ئەلحان تەیافەیمە لەو دوێ ئەمە ئەویشان بۆ ژێبەنەیمان پیرۆتی عەسەنی سێمانەکە هەموو قسەکەی بۆ ژێڕاینەوە کە چۆنن باپیر لە ناچیتی چۆن شەهید بووە چۆن ئەو دەگەڵ 6 نەفەر ئاغای میراودەلی بوون باپیری مەشان دەگەڵوە ئەو شێع حوسێنیش با ئەو باپیرە گەورەی ئەو شێخ سەرەدینی سندۆڵان ئەویش لێەوە ئەحەن ناچیت ئەو مەرکەدا ئەو 7 نەفەری تێدان زۆر باشە کاکە حەمەی جان دەست و چاو خۆش بێ عەرەبی هەڵبەتە من سەرەتا پرسیارێکم کرد کە بە قەولی کابرا دەڵە بە جوابەکە نەبیشتین با دووبارە بیپرسمەوە کاکە حەمەی جان شاخ و چێوەکانی و دەوروبەرەمان پێدەناسێنن بەڵێ بە چاوان وەڵا شاخی پشتی بێوران کاسە شوێنە دوایوی ئەو بێژینگ بەسەرە دوایوی حەوشە گەلاوێژە دوایوی دەبێتە ناڵدە خاڵە باسی ئەو زیینە ڕۆستەماڵیانە ئەو شێخەنجەرە دوایی دێتەوە بەڕۆی شەڵی نووسری شەڵی ئەوشە سوورجا ئەو زیینوێ ئەوشە خەنجەی لەگەڵ ئەوشە گەلاژی بەرامبەر بە زمزیرانە هەر بە فرێشی لێ باری لە زمزیرانی دەباری هەر بە فرێشی لە قەندیلی باری لەوانە دەباری لە بەو لایدا دەشتەوە لای چێلێ و بەردەڕەشان و دەشتەوە دووپەزەی و بەرامبەر بەڵفەتیە ئەو جە لە دێتەوە جەماڵدینی لێتە گردە پیرۆز زۆر چێوێکی گەورەیە مەسەلەن لە شەڕی ئێران و عێراقاندا خەڵکیی یەکجای لێ بەتەلەفچوو هەم لە دووپەزەی هەم لە بەڵفەتی هەم لە زیینێ ئەو وانەکەی جەماڵدینی ئەو دەشە قەرقەشانی ئەوانە زۆر خۆشن مەسەلەن گەورەترین جێگەیە مەسەن با ئەوەی مێرجی لێن سەرچاوی دەخۆشی لێن ئاوی سارد و سازگاری لێ ئەروەڵا کاکە حەمەی جان فەرمووتان سەرچاوکانی ئاوشتیشی لێیە جان نێویان چ کاکە وەڵا لەی دوێرا یەکەم سەرچاوی ڕەشەشی پێڵەن زۆر گەورەیە سێجۆی گەورە بۆ بێورە سەرێ دێ بۆ باە دێ بۆ بوری خوارجێنی ئاوی بە گەورەیە هەیە لە دواییدا کانیکەوە لە دوایدا گۆلانە لە دوایدا کانی دۆڕەبەنێ بەو دوێ دەکانی مارمێلکە ئەو جەل کانی کارێزە ئەو جەل کانی مێرگە درێژانە لە خوارد و پەزەش کانیەشی لێە دەگەڵ ئەو شخصی جەماڵدینی یەحنی ئاوە هەتا وەختی گەلایۆش دەنگوی خیار و تەماتەی تێهایشەیە بۆ بەیانی قاشقاژێک وەکو کانیە گاوری وەکو کانیەسۆی ئێرە ئەوە جا بەڵدەگەڵ و گەلایشەنگوت خەرا نابن ئەم بۆ خۆشتەکەن تێ هاوی بشوانێک لێ و مامبرایم گوتن مامبرایم جان ئەو چێ ئەو شتە لێ خراکوی دەمە ئێوارن دوێ هاویشتون چەقویان پێداهینا و خراببوون هەموو تیکتیک بوونەوە چ بۆی گوتی ناکاکە تا گەلایۆش دەنگوی ئاوە تیکتیک دەبن دەگەڵ ئەو شوی گەلایۆشەنگوت تازەوانێک نابێتەوە ئاوەکە بەرەو گەرمی دەڕۆن جستانێ یعنی جستانێ ئەو شوستانە حەزیم و گەوری وەک قەندیلە
تەماشا دەکەی ئەوێ گەرمە ڕۆسانی پێوشۆ ماشەڵڵا لە کاری خوددا دیارە قەدیمی شەروا بوو لە کانیا وشتەکە وەکو بە قەولی کابرا دەڵێ یەخچاڵی ئێستا کە لە گوەردەگیرا لە وەرزی بەهار و تا بە قەولی کاکە کوتی تا مانگی گەلاوێژ ئاوەکەی وەک تەرزەی وا بوو لە دوای دەمیژرا وردە وردە گەرمای پەیدا دەکرد بەڵە سەڕای دەگەڕێتەوە هەموو شۆ 1 سانتیم دەگەڵ گەلاوێژ دەنگوێتە ئەو شۆی مێرگەکان کورد دەکەن بەڵە ئەو شۆی گەلاوێژم گوترێ سوور دەبێت لە کنما ئەڵاوترێ لێ سوور بووە دەگەڵ و گەلاوێژم ئەو شۆی تاوە دەبێت یعنی ڕەش بوو ئەگەر ڕەش نەبوو ئەو تەڕیا دووبا دەگەڕێتەوە بڵێن ئەلێرەوە تەڕایە دایرێ چەقین دووبا دەگەڕێتەوە هەموو شۆ 1 سانتیم دەگەڕێتەوە لە ژەڵەش 1 سانتیم دێتەوە جا ئەو جێرە ئێرە گوڵە زووتێرە دێتە دەرێ لە دوا گوڵە زووتێرە ئەو شلێر هەیە شلێر ناژیتەوە بەڵا شەشپەر دەژیتەوە گوڵێکە قەدەکەی وێندەسۆم لەسەر قەبرانە هەیە لێرە ئەمە هەڵزن لێ کردووە بە دوای بیزەیە جارەکە هەموو شتەکەن هەر لەون ئەمەڵکەیدا کردووە شلێرن لێ کردو مێلاخەن لێ کردووە ئەو گوڵە مەشکە مام هەژار و مام ئەو مام هێون پێڵن گوڵپەسەند ئەمە نێون لێ ناو گوڵە مەشکە یعنی ڕەنجی بەیانی ڕەنجی نیوڕێ ڕەنجی حەسری ڕەنجی شوێ جودەیە یعنی بۆ نەخەش تایبەتە یعنی کە بڕێکی چاودێکەکەی بڕژی بۆلەکەی یعنی وەکو بۆنێکی زۆر تایبەت وەکو شۆڕە بێژانێ ڕێحانەی یعنی لەوەی خۆشترە زۆر سەیرە ئەمن ئەو گوڵان هەموو لەنەوە باغن کردوون بۆی جستا ئەگە بەهارانیش وڵات ڕەش بۆ شوێسانسم چاوان هەرکەوی ماشەڵڵا ماشەڵا زار ماشەڵڵا جوانی و تایبەتمەندیەکانی ناوچەی کوردەواری قەت تەواو نابێت سەرەتای هاتنمان کاکە حەمە بە گۆرانێکی زۆر خۆش پێشوازی لێکردین ئەڵبەتە ئەوەی کە ئەمە هاتینە لای کاکە حەمەی هۆیەکەی هەر ئەوە بوو بەڵام کە دیتمان کاکە حەمە ئەوەندە قسە خۆش و قسە زانیشە کوتمان با لە یاد و بیرەوەرەکانیشی بەهرەمەند بین جا ئێستا جۆبیسی دەنگی خۆشی کاکە حەمە دەبین کاکە حەمەجاندا بۆمان باس کەم زین لە چۆت زیاتر گۆرانیتان کردووە لە کەنجەوە دەست و پێ کردووە وەڵامە گۆرانینەوە هەریوا لێنەوە مڵکوشتیوە ئاوا وەختی خۆ ئیدڵی خۆتە فقط ئیدڵی خۆن بەگا یاد دەنا گۆرانی خۆ ئەمە یەک تەقەزەفتی و کۆڵۆکەن هەبوو ئەوی گۆرانیەک ئەوی بە قەوانی کارەکەیت هەتا سێ گۆرایی دەمام لێرە گوتی یا دوو گۆرانی سێ گۆرە ئاسن زیێرە قەوەکە دەبڕات تازە ڕادەوەدا خۆ بەرق نەبوو هیچ شتێک لە دوایجا ئەمەش بۆ خۆ ئەو لەوا ڕادەنویسیەوە لەوا ڕات جوێن ڕادەگرێت مەسەن ئیوا بوو دەنجی خۆش بوو خەڵک دەیگوت ماشەڵڵا دەنجی خۆشە خەڵکەی زۆری گۆرانشیان دەگوتی ئێرە خەڵکێکی زۆر بەڵا پێیان حی بەەوە نییە خۆیان حیسابی ئاغاوشیان بۆ خۆ دەکەێت لەنا خەڵکیی یەکزادەن خۆشی لێرەکانە هەرو کە مایستیانەش بۆتە هۆیەوەی کە خەڵکەکە ئاوە هونەرمەند بار بێ وەختایەکی کە زەبت و تلیزۆن و شت نەبوو خەڵکەکەی دی بۆ خۆی دەیکوت بە قەولی کابرادا کۆر و کۆبوونەوەیان دەڕازان ئێستا ئەمن باغم بڕیوە لەسەر چۆمی کەڵێ برادێک هات هیچ کۆڵۆکە بوو ئەمن ئازیزێکم گوت ئەوی گوتی ئەهێ مەڵە ئەهوێ بڵێ یەحنی بۆ خۆم ئێساش ئەو کابریان پێ ئەو شەی چۆن دەزانی یعنی ئەو ئازیزەی چۆن دەزانانی ئەو حەیرانی چۆن دەزانی پێشن گوتگوتن مامە خدا باوشتە مەفەح نەبێتەوە ئەمە سبەینێ ئەو مام لێ ڕۆی ئەو حەمرێ خوای کرد وەفاتی کرد یا ئێکی وەک مامەسا سەنجیر وەک مامەسا مام لێ یاش وەک مامەسا برایم خاری ئەو دەژیان داماوە ئەتۆ بۆ ئەوی ناڵێ گوتی ئەمن دوو کوڕم کوژاون دوو کوڕم شەید بوون ئەمن ئەوە داخ و ناسۆرە بۆی ئەتۆی گۆرانجا ئەمن ئەو گۆرانێ بەیادی ئەو پیاوە پیرۆ بۆ دڵم ئازیێک زۆر خۆشی گوت ئەوی لەبی ناشتۆ یعنی ئێساژێکە چاوم بۆ کابرایی دەکەی غوربەتیمەوە یعنی زۆر بە غەریبی گوت دەنجی خۆش نەبوو بەڵاشتەکەی هێندە ڕێک و پێبوو یعنی ئەوەندە لە دڵەوە بوو ئەو غەم و پەژارێش بوو بۆ هۆیەوە زۆر یحنی جا ئەمن لێ کارم دەکەت ئەو داات لەبن من دادەنی بەبێ کاری یعنی هەتا ئەمن گۆرانێکە مۆریزا ئەوش ئێشی دەگوزات ئەمن لەو گۆرانی یەکدانەوە بۆ دڵم یەک ئازیێکی زۆر لە زاریوم بیستووە ئینشەڵا کە کەسانێکی وەکو کاکە حەمەی خۆشەویست و ئازیز ڕاگری هونەری مۆسیقا لە ناوچەی کوردەوایی ڕادەبن کاکەی جان فەرموون ئازیزێ ئازە شۆڕێ چاوڕە شێنێ بڕۆقەی تاوانێ دایک حدوم و دێ باشە سەیوەوانێ ئای بەیان هەڵسێوێران دەکەمەگە هەڵنە تەشقیدە ئاسمەوانێ بەیان حرفان دەکەمە زەر قورحاوانێ ئای بەیان گەورەچی ئیژان دەکەمەگە دێدە لێ ماڵە ئەلێ خانەدا ئەوایونێ ئایەگە نەمدەنێنێ بەژنێ ئێکی باریک و دوو چاوی دە بەڵاک لە خۆم حرام دەکەمەوە نان و ئاوی کاول ئێرە ئەوانێ دەوەرە ئاوە ئازیزێ ئایڵاکای من چەیلێشە چەینە ئۆفا چەندی لە دێڕەدێێڕا ئەوە لە کوێستان هەڵاڵ و سۆسن لە داوێنی مێرگان نێرگز و کەنێنێرا ئای لە دەمجۆ و جۆباران وردەوە نەوشا لە ڕەوەزە شاوە خان بیزاوش لێنێرا ئای جوانەیەکی جێبم ئێنی مانجی چاردە و پازا وردە خاڵ لە دەورە گەرنە ئێدم بە ئەستێنێرا ئەوە دەڵێن ئێم یاری من بازەکە دڵەتیوە لە ئاوا ناکا پەیدا بکەی کاڕێکی لە غەر و پیس و شوێنێرا
هاربیێن ئێنە بە شوانە ماڵە با بە قڕۆژی راوەکەی منی بەس پێێرە ئەوە بە بیانۆی کارڕۆژە سێزاران وەرە ئێرە دەگەڵم داوانیشە سەر ئەوێ بەردەبێرە لە دووە ئایدە بەدەفکەی دە سۆرانیان بە کەڵاشێکی هەورامانیان بە زەمەدانێکی سۆرانام بکەن و هاوراوێرە ئایا من دانوێنێژی دەنیوە ڕێدا ئیجازەت دەدام لە گاردنێنێکی زەرد و سوور لە کۆڵمێکی ناسی منی قەلەندەری بابانوێران بە کەیفی خۆت 26 دانە ماسی دەخۆ هۆش ببژێنیێرە ئایا من لا شوێنێخان لەمە لە ئایان لە سەیدانم بیسووە ماسی ئەیان چیرۆ ئۆڵان ئەیان گەورە کچان ئەیان پان و ئۆڕان هیچ گوناحێ هۆ باڵەکەی بەستۆی خائین و فزولان گەلێک گەلە خێنیێرە کە ئێرە بەردەرکەیە بۆ دانیشتێ نابێ ئێرە ئەوەندە پاک و خاوێنە کە ئەگەر ڕۆنیشی لێ بڕژی پیس نابێ هەر لە بەروەژەمە نەڕاخەرێکمان ڕاخستۆنە هیچ واتوینە خزمەت کاکەباسی خۆشەویست و ئازی سێحە بدووکانی بێوران ساج ئێستا دەمان هەوێ کاکەباس بۆمان باس بکە کە بزانین چەند وەختە ئێرەداناوە و بۆچی داناوە ماندوو نەبنەوە کاکەباس سەرەتا بە خێراتنو دەکەم بە خێراتنی خۆتان و ستافی بەرنامە و بۆ بێوران بە تایبەتی کاناڵەکەتانی هەموو لایەکی زۆر سپاس کاکەباس گیان سەرەتا زیاتر خۆتان دەناسێنن سەرەتا من ناوم حەباسە خەڵکی بێورانم سەرەتا لە بەشی دۆکڵی و یعنی بە ئاش و گوڵەدان و چاوشتیوا لە سەر جادە دەستمان پێکرد چەند ساڵەوەی پێش تقریبی 4 ساڵ لێرەوە پێش وردە وردە پەرەمان پێستان دێستاش بە هەوای خوای و بە هیمەت دۆست و برادەران توانیومە لێرەدا لە دوکانی خۆمدا لە ماڵی خۆمدا توانیومە چەندێک لە خزمان هەروە لە خزمانی نزیک و دوور لە ناودێی توانیومە ئیسفادەکەم لە سەژنەکان کە پێکەوە بە هاوکاری یەکتر پێکەوە لێرە کارێ دەکەین و توانیومانە لەخوای بەزیاد بێ شتی چاک پێشکەش بە خەڵکی بکەین الحەمدولله یا ڕەبی خودای بازار و بدە ئینشەڵڵا چەند کەسن لێرە کار دەکەن کاکە تقریبی 12 نەفەر دەبین لێرە کارە دەکەین دوو شیفت کارە دەکەین شیفتێکمان بەیانی کارە دەکات شیفتێکمان ئێوارێ کارە دەکات دەگۆڕدرێنەوانێ بەیانیتانێوە ئێوارە دەگەڵ دەگۆڕدێنەرە وڵا دەگۆڕێن لێرەدا توانیومانە هەمومان پێکەوە وەک خزم شتەکەمان شتی تایبەتی و خۆماڵی کاوەتانەوە کە دەبینن ئەوە کولیسەکە لە ڕۆنیدا سوور دەکرێتەوە کە وەک بڵین بە فارسی بڵێن ناڕۆغەنیە ناڕۆغەنیە کە پێخۆمان پێ دەڵێن کولیسەی دروست دەکەین کەلانەی دروست دەکەین کولێرە چەورەی دروست دەکەین دۆی خۆماڵیمان هەیە گوڵەدان ئاش دۆکڵی و هەموو شتەکەمان هەیە لێرە لە خودای بەزیاد کە بتەوێت کە مشتری لێرە داوای بکە خەڵک داوای بکە ئەمە دەتوانین لە خزمەتی دابین قەلبوو ساغ بکە کە ئینشەڵڵا بە بازار بن لێرەدایە کە پێکەوە ژیانی ئاوایی مانا دەبێتەوە کاکە دەڵە لەگەڵ خەڵکی ئاوایی لەگەڵ دۆست و خزبوانێک لێرە ئەو دوکانەی پێکەوە دەجێڕین کاکە بۆمان باس بکەم زانیرە زیاتر چ وەختایەک مشتری دەبێ زیاتر ئێرە مشتریەکەمان لە پێنجشەمبە و جومحەیدا زۆرترا بەڵام لە ڕۆژانی دیکەشتماندا هەر هەیە وەک کەلانە کولێرە دامانناوە لێرە بە تایبەتی خەڵک پاشنوێژان کە بۆ ئیسراحەت دێتە دەرێ لە دوای بانگی عەسر لە بێوران زۆرتر مشتری هەیە کاکە لەو شتە خۆش و بەتامانە چی هەن لە ئەنگلیز زۆرتر هەیە وەڵای هەم ئەو کولیسەیە ئەو کولیسە کە ئاەتی
وڵا کەلان هەموو شارەکەی مشتری تایبەتی خۆی هەیە هەر یەکە و مشتری تایبەتی خۆی هەیە جا بە پێی مەزاقی کابرای داخوا کابرای بە خۆ چی پێ خۆشە چی پێ خۆش بێ ئەوەی لە قسمەدانی وەک لە بەنیات و دۆ و ماست و شیر و هەموو شتێکشمانەی خۆڵاتی دوای خۆماڵی بە جیاگۆڵی خۆماڵ ئارە هەموو شتەکەمان شتی خۆماڵیە شتێک نییە بڵێ شتەکەی لە جێگایەکی دیکە ڕادێن هەمومان ئیشوێستانی خۆمان و هەموو هەر لە میوەش ڕابگرا میوەکەشمان میوەی خۆمانە دۆ شیر ماست کەشک هەموو شتەکەمان شتی خۆمانە هەموو توانیمانە لە شتی خۆماڵیەوە تا نانی بەرهەم دێنین نانی خۆماڵی بە ئاردی خۆماڵی بە ئاردی کە ئەسەن سەبوسی لە نەگراوە بە ئاردێکی زۆر زۆر خۆماڵی دەتوانیمانە لێرە خزمەت بە مشتریان و بە خەڵکی خۆمان بکەین. لا بدەی لە خواردنی نان و پەنیر و کولێرەی خۆماڵی تێر خواردنێ لە پەناوانەشدا لە ئاوایی بێورانی خوارێ دوکانێکەیە بە ناوی دوکانی بایمێسازی ئێستا هاتووینە خزمەت دایەخانمی خۆشەویست و ئازیز دەمانەیە بزانین ئەو دوکانە لە کەنجێوە و چۆن دانراوە دادەجان ماندوو نەبنەوە سەرچاوم بەخێرێ سەرچاوم باشیش کور سلامەتی بە قوربان زۆر من بەخێرە سەرچاو چاو خۆش بێ دادەجان نێوچێ نەشمیل تەمەند چەندە دایەجان 45 ساڵ تەمەند درێژ و لەش ساغ بێ ئینشەڵڵا دا لێرە خەریک بە چ کارێکن وەڵا بامیان ساز دەکەین و کاری ماڵە دەکەین و چ بکەین دوکانی خۆتە بەڵێ هەر قال بساغ بێ ئینشەڵڵا چەند وەختە دوکانە داناوە وەڵا 8 ساڵ 9 ساڵ دەبێ 8 ساڵ 9 ساڵ ماشەڵڵا یاخڵا قالب و ساغ بێ دادە چۆن بتەماتانگرە و دوکانەی لێرە دابنێن و بامیە ساز بکەن وەڵای سوزان پێشدا دروستم دەکردن و خەڵک بە ماڵانم دەدان و بۆ خەڵک چۆ فێر ببووی وەڵا هەرا بخۆم بەڵێ بۆ خەڵکم دەدان و دوایش گوتم با دروستکەم داخۆ نافرۆشێن هەرا وردە وردە خەریک بووم ئەلان بازار چۆنە چاکە وەڵا ڕەمەزانان زۆر بازار زۆرە ئەها بۆ وەختی بەربانگی هەرێ وەڵا ئەلای شکر بۆ خوددا میوان و شت ڕوتێ دەکەن دێن بە زیاد بێ دێنی سەردەشتێ دێن وی بێوران دێن و دێهاتی دیکە و دادە ڕۆژە لێرە تەوا وەخت کارێ دەکەن وەڵا 2 ساعات 3 ساعتان کارێ دەکەم بزانم بفرۆشێن ئیدی کەش دەست پێ دەکەمەوە ئینشاءالله هەوە ئەها پس سەرەتا سازیان دەکەن و دوا دایاندنێن بۆ بەڵێ بەڵێ زیاترین وەختی فرۆشیەوە کەنجەیە وەڵا جا پاش نوێژانە لە دوا بانجی حەسریڕە قالب و ساغ بە عەرەبی منداڵەکان کە حتممە مشتری دایمی دوکان بەڵێ دێن زۆر دێنەرێ وەڵای شاو خۆش بە عەرەبی من ئێستا لەو بایمانم نەخواردەوە بەڵام دڵنیام ئەگەر بخۆم بە دەنگێک و دوو دەنگ و سێ دەنگان تێر ناخۆم دروستە کە ئێستا لە ئاوایەکان کاروبارەکان بەتایبەت ئاژەڵداری و کشت و کاڵوانە ئاسانتر بۆتەوە بەڵام بەتایبەت خاتوونەکانی ئاوایمان لە کات و دەرفەتی بێکاری خۆیاندا حتمما نەهایەتی کەڵک وەردەگرن و وەکو ئێرەکە دەبینن داهێنانێک و کاروبارێکی تازایان بۆ بژێوی ژیانی خۆیان هەیە هەر قالب و ساغ بێدادەجیان دەست و چاو ئەمەوەش دەست و چاوە خۆش من بەخێرن زۆر بەخێرن زەحمەت و کێشاوە لەوێ ڕاهاتون بە قوربان فەرمووی لەگەڵمان بمێنەوە کاکە ئیبراهیمی بەڕێز و ئازیز دێهیاری ئاوایی بێورانی خوارەدانی سڵاتان لەبێ کاکەجە تام بەخێرێن سەرچاوم منیش بە نوێی خۆم بەخێراتن و حرز دەکەم بۆ بێوران زۆر بەخێرێن سەرچاو سپاس چاو خۆش بێ کاکە ئیبراهیم گیان زیاتر خۆتان دەناسێنن ئیبراهیمی ئەحمەدپورم دێهیاری بێورانی خوارێ
تەمەن و چەندە و چەند ساڵە دێهیاری ئاواین؟ تەمەنم 29 ساڵم تقریبان 3 ساڵە دێهیاری بێورانم. کاکە ئیبراهیم گیان ئاوایی بێوران لە چۆ هەڵکەوتەوە و سەر بەچۆیە؟ ئاوایی بێوران لە باشووری ڕۆژاوای سەردەشت هەڵکەوتووە و سەر بە دەهێستانی بەریاجی شاری سەردەشت. چەند کیلومتری سەردەشتە؟ 7 کیلومتری سەردەشت. ڕادەی دانیشتومانی چەند کەسە؟ 1453 کەسە. چەند بنەماڵە چەند خانەوارە؟ 397 خانەوارە. بەڵێ. ڕادەی خوێندەواری چەند دەرسەد دەبێ؟ ڕادەی خوێندنەواری لە خوای بەزیاد بێ لێرە زۆر لەسرە کەسایەتیمان هەیە کە پلەی خوێندەواری زۆر لەسەر وەکو پرۆفسۆر بێورانیەکان کە نەکەرمایە ئیفتخار و شانازی بێورانن بەڵکو سەردەشت و بگرەی ئێرانیشن. پرۆفسۆر بێورانیەکان کەسایەتێکی زۆر زۆر بەنێوبانگن کە تا ئێستا ناسێنراون. کەسایەتی زۆرمان هەیە کە لێرە بوون ئۆستاد دانشگا و معلمی مەدارس لە شوێنایی فەرهەنگی خزمەت دەکەن لە خوای بەزیاد. شکر بۆ خوددار سەرکەوتوو بن ئینشەڵا. ئەو خەڵکەی کە ئێستا لە ئاوای بێوران دانیشتون وەزئی خوێندنیان چۆنە و تا چ قۆناغێک بەرەو پێش دەڕۆن؟ وەزئی خوێندن دەتوانین بڵێم باشە، زۆر ڕازی نین، ئەمە دەتوانین بڵێم باشە. ئێستاش هەن کە گرنگ بە خوێندن و خوێندەواری دەدەن لە خوای بەزیاد بێت. لە ئاوایی قوتابخانەی تاپۆلی چەند لێیە؟ تا قوتابخانەی لێە قوتابخانەمان هەیە بەشی کچانە شەبانە ڕووزیە. دەبیرستانە یا سەرەتایی؟ دەبیرستانی شەبانە ڕووزی شەهید ڕزایی بێوران. بەشی ڕاهنماییمان هەیە، ئیبتیداییشمان هەیە. بەڵێ. شکر بۆ خوددای دیارە مناڵەکان بە تایبەت کچەکان کێشان نێ بۆ خوێندن لێرە تاوەرگرتنی دیپلۆم بۆ چوونە زانکۆ چۆن کاکە خۆ بنەماڵەکان ڕێگر نابن بۆ درێژەدان بە خوێندنی مناڵەکان؟ نەوەڵا هیچ کەس ڕێگە لەوەی ناگرێت مەگەرەوەی کە بۆ خۆی نەیهەوێت ئەجینا لێرە ڕێگە بە هیچ کەس ناگرن. حتمما بۆی کە پێیان خۆش بێت بستنە سەرتە دەتوان ئیدامە تەحسیل دەدەن مەگەرەوەی کە بۆ خۆیان بە پێویستی نەزان و ئیدی نەخوێن. کاکە ئیبراهیم ئیمکاناتی سەرەکی لە ئاوایی چستان هەیە؟ ئیمکاناتی سەرەکی ئاو بەرق و تەلەفۆن ئینتەرنێت مەدارسەکان وەکو ڕاهنمایی کچانە ئەڵبەتە کوڕانە ئیبتیدایی و شەبانە ڕووزی شەهید ڕزایی بێوران مخابرات دەفتەری مخابراتمان هەیە شرکەت تەعاونیمان هەیە ئیمکانات لە هەموو شتێک بەشدارین تەنها گازکەشی ماوە گازکەشەکەش ئینشاڵڵا لە ئەو ساڵ و ساڵە ئایندەدا 100% بێوران گازکەشی دەکرێت ئینشاڵڵا. ئینشاڵڵا ڕێگاوبانەکە وەزئی چۆنە کاکە؟ ڕێگاوبانەکە وەکو بینیوتانە و پێشی داهاتوون منتەقەی بێوران چۆن شوێنێکی توریستی و گەردشگەریە لە هەموو شوێنێکە ڕووتێ دەکەن شوێنێکی زۆر فێنکە و کوێستانیە زۆر خۆشە بەهۆی یەکە خەڵک زۆر ڕووتێ دەکات وەزعیەتی ڕێگاوبانەکان تۆزێک ناخۆش بە بەڕاستی ئەویش ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە بە هیمەتی مەسئولین و شۆڕای محتەڕەمی دێو ئاوەدانی و خەڵکی ئاوایی ئینشاڵڵا لە ئەو ساڵ و ساڵە ئایندەدا دەستکاری دەکرێت و چاک دەکرێت ئینشاڵڵا. ئینشاڵڵا بە هومێدی خودای. کاکە ئیبراهیم لە ماوەی ئەو 3 ساڵەدا کە خۆتان دێهیاری ئاوای بێورانی خوارە بوونە چ کارهایەکتان بۆ ئاوایی کردو؟ لە ماوەی 3 ساڵەی کە دێهیارم پێش هەموو شتێک ئەو خانووی ساختمانی دێهیاری کە نەیبوو بۆ خۆم سازم کرد کاری سنگ فەرشمان کردووە کاری تەحریزمان کردووە بە زۆربەی کارەکانمان سنگ فەرش بۆ و لێدانی بوستانی ڕووستایی کە بێوران نەیبووە ئێستا بوستانەکەمان بە مەرحەلەی ئاخری کارەکەی گەیشتووە کارکراوە بۆ خۆم بڵم کارکراوە چۆن بڵم ناتوانم بە خۆم بڵم کارم زۆر کردو ئەوە دەگەڕێتەوە سەر بیر و ڕای خەڵکی کە تا چ ڕادەیەک ڕازی بن لە کارکردنەکەی من و چەندە کارکرابێت ئەژینە دەسوچاو خۆش بە کاکە گیان دیارە پێشتر کە لەگە کاکە ئیبراهیمی خۆشەویست لە نێو ئاواییدا خولێکمان لێدا دیتمان کە زۆربەی کوچە و کۆڵانەکان سنگ فەرش کراون و بەرین کراونەوە و بێ ڕای وەش بافتی کۆنی ئاوایی هەر وەک پێشوو ڕاگیراوە من بەنۆبەی خۆم دەست لە خۆشی لە کاکە ئیبراهیمی خۆشەویست و ئازیز و هەموو ئازانە دەکەم کە زەحمەتیان کێشاوە بۆ ئاوەدانی ئاوایی بێورانی خوارێ. کاکە ئیبراهیم گیان چ پرۆژە و گەڵاڵەیەک و بەدەستەوەیە بۆ داهاتوو؟ بۆ داهاتوو ئینشاڵڵا پرۆژە و گەڵاڵە زۆرە من پێشەوەیکی بێمە سەرکار پرۆژەی 10 ساڵەمان مەطرح کردووە چۆن وا نەزەرمان وا نەبوو کە پرۆژەکەمان 2 ساڵە 1 ساڵە یا 4 ساڵە بێ حتا دروستە دێهیار بە ماوەی 4 ساڵ جارێکی هەڵدەبژێرێتەوە زۆرێک لە پرۆژەکانمان 10 ساڵە بوون پشتیوان بەخوای گەورە بێوران چۆن شوێنێکی دەهاتێکی گەورەیە
منتیقەیەکی تووریستی و گەردشگەریە خەڵک زۆر ڕووتێ دەکات دەبێت لە هەموو لە حازێکەوە چاوی لێ بکرێت و بۆ ئاودانکردنەوەی بۆ خاتیەوەی کە خەڵک زیاتر ڕووتێکات کارکردن لێرە زۆرە ئەمە پشتیوان بەخوای گەورە نەزەرمان هەیە کە پارکێکی جەنگەڵی لێدەین ئینشاءالله بە واروەها داوامان کردووە کە مرکزی فۆرەتای پزیشکی 115 کە هەمزەشمان تەرخان کردووە ئینشاءالله 250 چەکمان جەکات تەرخان کردووە هەروەها لە داهاتوودا کە یەکێک لە خێرخوازانی بێوران 200 متری زەمین بە هەدیە داوەتە بێوران بۆ کتێبخانە ئینشاءالله ئەویش کاری بۆ دەکەین و وا دەکەین کە شوێنەکە کتێبخانەکە ئینشاءالله تەسیسکەین و ئیسفادەی لێ بکەین پرۆژە زۆرە ئەمە نەکرد بۆ خۆمان پرۆژە مەسرع دەکەین بۆ خۆمان زۆر جاران داوا لە جوانەکان و گەنجەکانی بێوران دەکەم بۆ ئەوەی کە مشارەکەت بکەن لە کاروبارگە و ئاوادانیدا و نەزەر و پێشنهادیان لێوەردەگرین بەڕاستی زۆر زۆر بە نۆرەی خۆم زەی دەستخۆشیە من ئێستا لە خزمەت ئێوە لە دەستخۆشی لە خەڵکی خۆشەویستی بێوران دەکەم بەڕاستی تا ئێستا زۆر یارمەتی دەرم بوون و زۆر یارمەتیان داوام و کۆمەکیان کردوم هەروەها پرۆژە و پێشنیاری جوانجوانیش پێشنیار دەکەن کە ئەمەش پێشوازیان لێ دەکەین دەستخۆشییان لێ دەکەین شاو خۆش بکە جاماندوو نەبنەوە دیارە بە تەواوەتی و کارانێک کە لە نێو هەر ئاوەدانێکدا دەکرێ هەوڵ شتێک پشتیوانی خەڵکە و کاربەدەستان و هیممەتی دێهیار و شۆڕاکانی ئاوەدانی ئەگەر بمان هەوێ باسی تایبەتمەندیەکانی ئاوایی بێوران بکەین باز لە چ دەکەن کاکە هەچەند دیارە و وێنانەی تا ئێستا دیومانەوە ئینشاءالله لە درێژەی بەرنامەدا دەیبینن خۆیان دەدوێن و دەڵێن کە ئاوایی بێوران چییە و چۆنە بەڵام ئێستا دەمانەوێ زیاتر لە زمان کاکە ئیبراهیمەوە ببیسین تایبەتمەندی بێوران کە خۆی منتیقەیەکی کوێستانیە شوێنێکی زۆر خۆشە ئاو هەوایەکی زۆر تایبەتە بەڕاستی لەبەرەوەی خەڵک زۆر ڕووکە دەکات زۆر شت هەیە لە بێوران چۆن بڵم هەموو شتێک هەیە تایبەتە بەڕاستی نەبڵم چۆن بۆ خۆم خەڵکی بێوران بەڕاستی لە ئاو هەوایەکەی کە هیچ تایبەتە هەتا میوەکەشی کە زۆرێک لە میوەکانی بە شێوەی ئۆرگانیک بەرهەمدێن و خەڵک ئیسفادەی خۆی لێ کەڵکی خۆی لێوەردەگرێت و هەروەها بۆ فرۆشتنیش لەسەر جادەکان زۆر جاران خەڵک دەیفرۆشێت لە ئۆردی بەهێشدا کە توت فەڕەنگی بەرهەم دێت هیچ کە مشتری تایبەتی بۆ دێت لە بۆکان لە مەهاباترا بۆ توت فەڕەنگیەکان چۆن بەڕاستی بە شێوەی ئۆرگانیک بەشی هەرینە زۆری بە شێوەی ئۆرگانیک بەرهەم دێت لەسەر جادەکانیش بۆ فرۆشتن داگەنێن و هەم خەڵک هەم مشتری استفادە لێ دەکات بەرهەمی زۆرە بێوران لە گوێزی بگرە ئەلبەتە سێ ئێستا کەمە ئەمە گوێز و توت فەڕەنگیە ساقسەی ئەوڵەکە ئەمە ترێ ڕەشەی سەردەشیش لە کولدا نێوی خۆی هەیە ئەمە لە بێوران چۆن منتیقەیەکی کوێستانیە بەڕاستی تری بێوران خۆشە و ئەویش نێوبانگی تایبەتی خۆی هەیە بگومان هەممان نێوبانگی ترەی سەردەشتمان بیستۆ بە تایبەت ترێ ڕەشەکەی داکاکە لە پەناوەیدا چ شوێن هایەکی تایبەتی هەیە ئاوای بێوران شوێنی تایبەتی لە ئاوای بێوران تەبیعەتی بێوران هەمووی تایبەتیە تایبەتە بە هەموو کەسیش بێ جیاوازی سەرچاومان هەیە لێرە کە خەڵک زۆر ڕووتێ دەکات سەرچاوی هەرە بە نێوبانگەکەی سەرچاوی ڕەسوشێتی بێورانە کە ئاوێکی یەکجار خۆش و ساردی هەیە ناو ئاواییە یا لە دەرەوە لە دەرەوەی ئاواییە ئەو سەوزایی و تەبیعەتەی کە دەیبینن هەمووی مەدیون و قەرزداری ئەو سەرچاوان بەڕاستی هەیە و سەرچاوە نەبێت بێورانیش هیچ معنیەکی نییە لەگەڵەوەشدا چەندین سەرچاوی کەمان هەیە سەرچاوی کانی ڕەشمان هەیە کە خەڵک سەردانی وێژ دەکات و لە دەوروبەری سەرچاوەکەدا دەنیشتن و کەڵکی لێوەردەگرن بەڕاستی چۆن دڵ لەو دیمەنە جوانانە بکاتەوە ئەو ئاوەی کە دەیبینن ئاوی کانی پیاوانە کە بەو جۆگەیەدا دێت و ئەو گوڵ و ڕیحان و شتە کە دیمەنێکی یەکجار جوان و تایبەتیان داوە بە ئێرە ئاوایی بێوران هەڵکەوتو لە 7 کیلومتری شاری سەردەشت سەر بە بەشی ناوەندی بەڕاستی نازانم باسی چ بکەم باسی ئاو هەوای بکەم باسی دیمەنە تایبەتەکانی بکەم باسی خێنگەرمی و میوانداری ئەو خەڵکە بکەم و لە پێناو ئەوانەدا وەبوونی ئەو خواردنە خۆماڵیانە کە بەڕاستی هەچەند لێیان بخۆی تێر ناخۆی
ئێمە کە نازانین کات و سات چۆن تێپەڕی و ئێستا بەڕاستی دڵتەنگ دەبین هەم بۆ هەوا و بۆ منزەرانە و هەم بۆ خەڵکی خۆشەویستی ئاوایی بێورانی خوارە ئەلحەمدولیلا ڕێگاوبانێکی یەکجار خۆشیشی هەیە ئەگەر ڕێتان لەو ناوچەیە کەوت حتمەن وەرن و سەردانێکی ئەو ئاواییە و ئەو دیمەن و ئەو سروشتە تایبەتانە بکەن تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودایی گەورە دەستێت.